لە کۆگایەکی دەرمان لە ئیدارەی سۆران لەلایەن لێژنەی ئابووری ئیدارەکەوە دەست بەسەر 45,000 جۆر دەرمانی ماوە بەسەرچوودا گیرا کە مەزەندە دەکرێت بای 300,000 دۆلار بێت. ئاگادار کرێنەوە لەلایەن بەڕێوەبرایەتی ئاسایشی ناوشار بەهەبوونی بڕێکی زۆر دەرمان لە کۆگایەکی فرۆشتنی دەرمان لیژنەی تەندروستی قایمقامەتی قەزای سۆرانمان ڕاستپارد بۆ ئەوی بەدواداچوون بۆ ئەم بابەتە بکەن. ئەوە بوو لە کاتی سەردانیان بۆ کۆگای ناوبرا و دەستیان کرد بەسەر بڕێکی زۆر دەرمان نزیکەی 45,000 پاکەت دەرمان لە جۆری حەب و هەروەها شڕوب و بابەتی شیری منداڵان کە مەزەندە دەکرێتن بە بڕی نزیکەی 300,000 دۆلاری ئەمریکی. ئەوە بووکەوە ئێستا لەم ڕۆدا ئەو دەرمانانە لە ناو دەبرێن لە ڕێگای محرقەی بەڕێوەبرایی تەندروستی سۆرانەوە بۆی بە شێوەیەکی زانستی لە ناو ببرێن ئەو دەرمانانە و هەروەها کاردانەوەی یاساییش بەرامبەر بە خاوەنی کۆگایەکە دەکرێتن و ڕێکاری یاسایی پێویستی بەرامبەر دەگیرێتە بەر. بەڕێوەبەری تەندروستی سۆران دەڵێ ساختکردنەوەی ئەو جۆرە دەرمانانە بەسەر هاوڵاتیاندا کاریگەری نەرێنی لەسەر تەندروستیاندا دەنێت. بەو پێی دەرمانەکان ئەو کات لە جیاتی چارەسەر دەبنە مەوادی ژەهراوی و زیان بە تەندروستی مرۆڤ دەگەیەنن. بەدڵنیایەوە کاریگەری خراپیان دەبێت دەرمانی ماوە بەسەرچوو واتە کاریگەری لاوەکی زیاترە بوون بە تایبەتیش چکە هەموو دەرمانێک بڵین مادەی حافزە و مادانێک لەگەر تێکڕاوکردەوەی تەمەنی دەرمانەکە ڕابگرێتن لە تەمەنێکی دیاریکراوە کاتێک ئەو ماوە بەسەرچوو کاریگەری خراپ و لاوەکی زیاتر دەبێتن. بەڵام وەکو کاک مەغرید باسی کرد خۆشبەختانە ئەو دەرمانانە هیچی لەوانە نین کە هەوڵی ساغکردنەوەیان درابێت یاخود پێشتر دابەشی سەبازار کرابن بۆی ساغ بکرێنەوە. هەمویان زیاتر ئەوانە نەکە هەم هەندێکیان بەخۆیان لە شوێنێکی دیاریکرا و خەزمکران بۆی لەناو ببرێن هەمیش ئەوانە لە دوایەوەی کە پێشتر کێشەیەک دیار ڕووداوە بۆی ئەو دەرمانە نەماویان بەسەرچوە. لە هەرێمی کوردستان کەرتی تەندروستی و نەخۆشخانەکان لە ڕەوشێکی خراپدان. دەرمان و پێداویستیە پزیشکیەکانیش بە نرخێکی گران دەست دەکەون. سەرباری هەموو ئەمانە بەشێک لە کۆمپانیاکان دەرمانی ماوە بەسەرچوو یاخود کوالیتی نزم بەسەر هاوڵاتیاندا ساغ دەکەنەوە کە ئەمەش دەبێتە کارەساتێکی دیکە بۆ کەرتی تەندروستی. سەرباری خراپی ئەو کەرتە و جیرۆدەبوونی هاوڵاتی بەدەست کێشەکانیەوە. ئازاد و مراوی کەناڵی ئاسمانی پەیام ئیدارەی سۆران.